واستەی تێدایە هەندێکیش دەڵێن ئەمەنە زۆرە ناتوانانی فریاکەی و هاوڵاتیانیان هەراسان کردووە وچانێک و دێنەوە لاتەن. دووبارە سڵاتە لێ بە بەڕێزان بەڵێ بەرنامەکەی خۆتان تایبەتە بە تەوەرێک کە دەکرێت قسەی لەسەرکەن کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هەمومانەوە هەیە ئەویش بەڕێکردنی مامەڵەی هاوڵاتیانە لە فەرمانگە حکوومیەکاندا. وەک ئاماژەمان پێدا زۆر جار ڕەخنەی ئەوە هەیە کە مامەڵەکان بە شێوەیەکی سست بەڕێوە دەبرێن یاخود بەڕێوە دەکرێن. هەندێک دەڵێن مامەڵەکان زۆرن و بە شێوەیەک بۆ ئیمزایەک تۆ دەکرێتی بۆ بەشێک و بۆ بەشێکی تر. ئەمە لە کاتێکدا کە سیستمێکی جیهانی هەیە بۆ هەر فەرمانگە کە سیستمی ئەلکترۆنیە ئەو مامەڵەیە خۆی بنێدرێ بۆ فەرمانگەکە تەنها هاوڵاتی ئەو داواکاری کە هەیەی یاخود ئەو مامەڵەی کە هەیەی پێشکەشی دەکات دواتر چارەسەر دەکرێت لە ڕێگەی کۆمپیوتەرەوە هەموو شتەکان بە شێوەیەکن لە نێوان بەشەکانە هەتا لە نێوان فەرمانگەکانە لە شوێنێک و بە شوێنێکی تر. بەڵام لە کوردستاندا دەبینین ئەمە بۆتە حاڵەتێک کە هاوڵاتیانی هەراسان کردووە نیگەران لەوەی هەندێک جار واسیتە کارێکی وای کردووە کە هاوڵاتیان بێزار بن و داوای ئەو بکەن کە نەمێنێت وەک بینیمان لە ئاکرێ هەندێک لە خوێندکارەکان خۆپشاندانیان ساز کرد بوو سەبارەت بە پشکنینی چاو فەحسی چاو کە دەڵێن واستەی تێدایە و دواکەوتووە و بەرامبەر بە ژمارەی خوێندکارەکان نەتوانراوە بە شێوەیەکی باش کار بکرێەوە. بینیمان دوێنێ خۆپشاندانێک ساز کرا لایەن خوێندکاران لە قەزای ئاکرێ. بەڵێ یەکەم پەیوەندیمان سیابەند لە زاخۆسڵاو لێ بێ کاک سیابەند فەرموو. وەرەتان باش. دۆسپاس دەکەم هەموو کاتێکت باش. ڕاستی تەوەرێکی گرنگە. بەڵێ. خەڵکی کوردستان پێیکەوە پارتی مامەلەکردنی لە دەستگای حکوومیەکان ئەوە نمونەی ئەم دوو ڕۆژەی کە لژنەی پزیشکی خوێندکاران و قوتابیانە بۆ وەرگرتنی لە زانکۆ پەیمانگەکان دەبێ مەخۆی لە واستەکاری دوور بکەین و هەرێکی بە کاک سیابەند مەبەستە چییە لە ئاسانکاری؟ ئاسانکاری لە چیە بکرێت؟ ئەوە لە واستەکاری بکە لە جێبەجێکردنی بە ڕێوەچوونی مامەلەکانی لە دایرەکاندا. بەڵێ. هەر هاوڵاتیەکی هەبێ مامەلەیەکی لە دەستگایەکی حکومی هەبێت ئەوە چەند مامەلەی ئاسانجی بێتەوە پەیوەندی بە کەس و کارێکی نیازی خۆی دەکات و بە باوەی بۆ ئاسانتر بێت. بەڵێ. بەڵێ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک سیابەند لە زاخۆ. ئاڵای لە سلێمانی سڵاو لێ بێ ئاڵای خان فەرموو. ئێوارە و باش کاکشوان. زۆر سپاس ئاڵای خان. دەستخۆشی تەوەرەکە و لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی لە وڵاتی ئێمەیە مامەڵەکردنی فەرمانبەران لەگەڵ هاوڵاتیانە هیچ باش نییە. بەڕاستی تۆ چیتە دائیرەیەکی وەکو ئیجازێکی سایقی دەرێنی ئەگەر کەسێک بناسی لەوێ یاخود بەڕێوبەرێ هەتا بەڕاستی سەواشی لێ هاتووە کارگوزارەکەش بناسی هەموو ئیشێکە بۆ جێبەجێەکەم. بەڕاستیەوە نابێ ئەوە نائەدالەتیە بەرامبەر بە هەرێمی با خەڵکی کوردستانەکرێ. بەڕاستی شتێکی زۆر زۆر ناشرینە. جاری وا هەیە کە تۆچی ئیشێکی لە دایرەیەکە هەبێ کارمەندەکان یعنی نازانم پۆزی وە و بەسەرا لێ ئەیان وەڵای باوەڕەکەی مدیرەکانیش ئەو پۆزی ئەوان لێ نایەن کامە شتێکی زۆر ناشرینەوە کاتێکی خۆشیش. زۆر سپاس خۆشتر بۆ تۆ. بەڵێ دەشتی لە هەولێر سڵاو لێ بێ کاک دەشتی فەرموو. ئەو کات باش. زۆر سپاس کاک دەشتی. دیارە فەرمانگە حکومیەکان بەپێی دابینکردنی ئەو مۆزەفانەوەیە بەپێی ئەو یاسای کە کاری پێ دەکەن دەتوانن بکەن و ئەگەر هەر شتێکی ترزار لە کار بەڕێ بن هەمومان پێی دەڵێن گەندەڵێ. بۆیە ڕەنگە زۆربەی هاوڵاتیانش دەچن داوای کارێک بکەن کە ناسایی بی داوای شتێک بکەن کە سڕەبڕی بێ یاخود کۆمەڵک شتیش بەرژەوەندی شەخصی بێەوە ئیسا بۆ نەکردنی ئەوانەی ترکە دەمێکەوە ساون مامەڵیان بەدەستەوەە. ناکرێم ئێمە بۆ شێوەیە تەعامل بکەن کە
ئێمە چیمان گوت هەرەوە بێ ئەم مۆزەفانش پێویستیان بەکاتە پێویستیان بۆە سەیران لێ تێکنێن بۆ مامەڵەکان تێکەڵ دەشی بەرامبەر بە قسەکەی جەنابەت ئێمە بە وانە بێت کە هێرش دەکەنە سەر فەرمانگە حکوومەکان یان فەرمانبەران بەگشتی قسەی هاوڵاتیەک هەیە هەرێم هوشیار لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت فەیسبوک و خواردنی لەفە خۆش بێت ئیش زۆر زەحمەت دەڕوات لە فەرمانگەکان و بەشداربوویەکیش لە پێش بەرنامەکە پەیوەندی پێوەکردن بۆیە ئەم تەورەمان هەڵبژارد داوای ئەوەی کرد کە فەیسبوک لاپەڕەی فەیسبوک لە فەرمانگەکانە قەدەغە بکرێ بۆی هاوڵاتیان بتوان کارەکانیان بە شێوەیەکی باش بەڕێوە مەبەستی ئەوەیە کە فەرمانبەران سەرقاڵی ئەوەن کە خەریکی فەیسبوکن پەیجی فەیسبوک ئەمن وەکو شخص خۆم ڕخنەم لە مۆزەفانەیە بەڵام دەکرێت ئەمانەش ئیجراتیان لەگەڵ بکرێ چونکە ئەمە فەرمانگەی حکومیە بۆ کاری خەڵک بەڕێ بکرێتن ئیش وەرفیخوان بەتەوەی جێبەجێ بکەن هۆردی لە ڕەنگەکەی هاوڵاتی و بەشێک لە مۆزەفەکانیش کەم و کورتیان نەبێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک دەشتی لە هەولێر کەواتە با قسەکانمان لەسەر ئەو بێ ئایا سیستمەکەیە کە وەک دەڵێن هەڵەیە بە شێوەیەکی ئەلکترۆنی نییە هاوڵاتیان مامەڵەکانیان شتێکی تەقلیدی کلاسیکیە کە هاتووی ژوورەکان دەکەن و ئیمزا لەسەر ماوەڵەکانیان دەکرێت یان هەندێک هۆکار کە باسی دەکەن فەرمانبەرانن کە کەمتەرخەمی دەنوێن بەرامبەر بە هاوڵاتیان ئەمە دوو لایە دەتوانێت ئەوە باسی لێ بکەن هەروەها ئەو کێشانەی ترکە هەن دەکرێت باسی لێ بکەن هەندێک جا دەڵێن لە فەرمانگەیەکە ژمارێکی زۆر فەرمانبەری تێدا بەڵام کاروباری هاوڵاتیان بە شێوەیەکی باش ناڕوا بە شێوەیەکی خێرا ناڕواوە تا سستیەک هەیە لە بەڕێکردنی مامەڵەکان سعید لە پیرەمەگرۆن سڵاو لێ بە کاک سعید فەرموو ئێوارە باش کاکسوان زۆر سپاس کاک سعید باشی کاکە زۆر سپاس وڵی کاگەشوان لەبارەی تەوەرەکەتان بەڵێ ئەمن خۆم ئیشم بە ئێندە فەرمانگەی حکوومەت بووە بەڕاستی لە 2002 مامەڵەیەش قەرەبووم هەیە تا ئێستا نەگەیشتومە نەتیجە بۆ یعنی وام لێ تۆ قەناعەتت بدێ دەستیت پێیەکە ڕۆژێک گەنێرە بۆ دوکان ڕۆژێک گەنێرێ جارە ماوەی نزیکی 7 مانگ هاوینێش لە تەوەرێشکی وا پەیوەندیم پێوە کردی بە جەنابتەوە بەڵێ کاک سعید بۆ مامەڵەکە تا ئێستا مامەڵەکەم خەرە بووە دەستیم پێیەکە ڕۆژێک کتابەکەم ڕەوان کردو بۆ ئەنجومەنی وەزیرانەوە ئەڵەم ئایا ئێوە سیقەتان بە ئەنجومەنی وەزیران نییە ئەمە کتابی ئەنجومەنی وەزیرانە ئەڵە وڵات کەم و کوڕی هەیە و ئەوایە و یعنی بەڕاستی دەستکردنە بێزارکردنی ئەو مراجعانەیە کە دەچن بۆ ئەوێ بەڵێ یعنی بەڕاستی ژناکرێ کاتێکە چی جارێ نازانم لە ماڵەوە نان ناخۆن چییە سیر دەکەی فەوری یان چاخواردنەوەی یان نانخواردنە هەرچ لەلاوە لە فەدێ و نانخواردن دەیان خەریکی فایتەکان و ئەمە ئیشی حکوومەت ئەوە ناڕوە بەڵێ کەواتە چۆن بڕوە کاک سعید ئیش ڕاپەڕاندن تۆ لە سعات 8:30 دا ئەنیشێ هەتا 12 لە مدەی 3 ساعات واخۆ ئەدە ئیشەکانی خەڵک کاتێک دەچێ کابرا ئەچێ شوێنی دوورە درە ئیشەکەی بە جوانی بۆ ڕاپەڕێنی و کە هەموو ڕۆژێ لە هەفتەیەکە خەڵکی کەش ئیشیکەی هەیە و سەرقالی ئیشیکەی خۆ بۆی ناگرێ هەموو ڕۆژێ بێ بۆ فەرمانگەی ئیشە بەو ئیشەوە ڕاپەڕێ بەڵێ کەواتە سپاس بۆ کاک سعید لە پیرەمەگرون با گوێمان لە تێبینی باخەوان بێ لە هەولێر سڵاو لێ بێفەرموو کاکەسان ئێوارە باش زۆر سپاس کاک باخەوان وەڵی لەسەر بابەتی تۆ پێما قسە زۆر هەڵاگرێت بەڕاستی دەبێت و قسە لەسەر بابەتە بکەین من پێم وایە بە 2 دقە تەواو نابێت بەڵام کورتێک لەسەر باسەیە من پێم وایە بەڕاستی ئەو فەرمانگانەی لە حکوومەتە هەیە با بڵێن بە گشتی دام دەستگاکانی حکوومەت من سەر با بڵێن ڕاستەوە چێتە دایرەیەک مامەڵەکانت بە باشی ناڕوەوە فەرمانبەرەکان هەندێک جار کەسێک لە پێش تۆ واساکە ئەمە من پێم وایە بەڕاستی نەخپەی فەرمانبەرە و پێم وایە پەیوەندی بۆ سیستەمە ناعەدالەتی حکومڕانی هەرێمی کوردستانەوە هەیە بەڕاستی یعنی حکوومەت 20 ساڵە نەیتوانیوە بە گشتی با بڵێن سیستەمێکی باش بۆ فەرمانگەکانی خۆی با بڵێن بنیا بنێ دووەم خاڵم پێم وایە بەڕاستی من پێم وایە سیستەمی با بڵێن ئەگەر بێت و سیستەمی نامەرکەزی لە کوردستانە با بڵێن پەیڕۆ بکرێ من پێم وایە ئەو کەمێک لەو گرفتانە کەمە بێتەوە چونکە تۆ کەسێک بەڕاستی گوناحە لە دەربەندیخانەوە بێت بۆ شاری بۆ بێت بۆ
با بڵێن بۆ نمونە بێ بۆ پایتەختی هەرێمی کوردستان تۆ ئەو هەموو ڕێگایە ببڕێ ئەکید پەنا بۆ هەفتا بە ینی بۆ زووتر بداتەوە شوێنەکەی خۆی سێم بخاڵت دیسان من لەسەر ئەو بابەتەیە گەرە قسە بکەین حکوومەتی با بڵێن لە هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە تۆ کارێکت لە فەرمانگەیەکەیە کارەکە تەواوەکەی ئەدنێری بۆ شوێنێکی تر لەو سنتەری شار ینی لەو سەری شارە تۆ تا ئەچیتە ئەوێتەوە ئەو هەموو قەڵەباردۆی کێشە جەنجاڵەیە کە هاتۆ بۆ ئەو فەرمانگەیە ناچار پەنا بۆ واستا بە بۆ ئەوەی کارەکەی خۆی ڕایی بکە چونکە ئەوە من پێما نەختای خەڵکەوە نەختای فەرمانبەرەکانە کە لە حکومەتا هەیە تەنها پەیوەندی بۆ سیستەمە نەعەدالەتی کە حکومڕانی کوردی تا ئێستا پەیڕەویەکە و تا حکومەت خۆی بێوە ئەو نەعەدالەتێ ببێ من پێما ئەو چەشانە زیاترە بێ خاڵێکی تری بچووکم ماوە گەڕێگان بدەیت دیسان ئەگەر بێت و بەڕاستی ینی حکومەت چارێک بۆ وەزع نەبێنێتەوە ینی ڕێگای چارێک بۆەوە نەبێتەوە من پێم وایە کێشەکان زیاترە بێ حکومەت دیعایە واکە کە ئەڵێ فایشستی پارە بۆ فەرمانبەرانی حکومت بەڕێواتێ بەڵام تۆ وەرە من لەگەڵ هەر کەسێکە تۆ سەردانی دایرەیەکەکەی فەرمانبەری زۆر زۆر کەمە یعنی ئەمە ڕاست نییە ئەم کێشەیە ئەگەر هەمومان ئیشمان بە فەرمانگەکانی حکومت بۆ زۆر سپاس گیان بەڵێ زۆر سپاس بۆ کاک باخەوان لە هەولێر باوکی یاد لە گەرمیان سلااو لێ بێ باوکی یاد فەرموو ئەم کاتێ باش کاسم زۆر سپاس دەکەم باوکی یاد لە ڕاستیە ئێستا ئێمە گەر بڵێین کە قسە بکەین کە ئەڵێن ئەمە حکومەت ینی خەتای حکومەتی تایە حکومەت ئەڵێ بۆ لەبەرەوەی ئەگەر تۆ چیتە دائیرەیەکۆ کە چیتە غورفەکە لادەی 5 موظفیتیە 2 مێزیتیە 5 موظف خەریکی فەیسبووکن دەمە دەقە ئەکەن بۆ ئیمزایەکە لە بڕۆ ئەو دیوی دەرگاکە 5 دەقە بۆستە خۆم یەکێکم لەوانە ڕۆشتوم 15 نەفەر وەستاوە ئەوە لەکوێ موظفەکە وەڵا ڕۆشتۆ بە قەسابخانە گۆشت کڕێ ئاخر موظف و قەسابخانە و گۆشت کڕین لە ژووری شۆ 4 نەفەر دانیشتووە وەڵاو ئیشە بەس ئەو بەتەنیایکە هەر ئەو یەتەوە ئنجاوەکو ئەیکەین ئەگەر ئەمە ڕقابەیەکی حکوومەتی لەسەر بێ هەر موظفێکەوە بۆ حکوومەت مەسەلە مەعاشی لێ ببڕێت حکوومەت غیابی ئەو ڕۆژەی بۆ بکە ئەو کاتە ئەویش ناتوانێت ئەو بەو شێوەیە هەڵسو کەوتکە لە هیچ دائیرەیەکە ینی مدیرەکانیش لەوێ تاوانبارن حکوومەتیش بڵین تاوانبار لەسەر ئەوە ئەبێ حکوومەت مراقیبێکدانێ بەسەر هەموو دایرەکانە لەبەرەوە لە ڕاستیە دائیرەکان موظفێ زۆریان هەیە و زۆر بەشی ئیش ناکەن بڕۆ یا تەجیلە یا ڕادوێە خەریکی فەیسبووکن بۆ ئیمزایەک دەدەقە چارێکێکی پێچێ ئەمەش ئەڵێم هەرچەند پەیوەندی بە تەوەرەکەتەوە نییە ئێوارەیەکیان باسی هینتان کرد پاوکو خاوێنی بڵین ناو بازار خەڵک شت فڕەیە ئەگەر ئەوە لە پەروەردەوە لە ڕەوزەوە لە دەوامەکانە بڵێن لە تربیە ئەوە دەچێت کە هەموو منداڵەکان لە ڕەوزۆ فێرکرێت کەوا شت نەکەنە سەجادە ئەوەش لەو قەنعەتام چەند ساڵی ئایندەیانی ئەگەینەوە ئاسێکەوە شت فڕە نەدرێتە سەجادە یعنی لە دراسی تربیە ئەو دەرزە بخوێنێت لە ڕەوزۆ بەرە و یەکی ئیبتیدایی و دوو ئیبتیدایی و سێ ئیبتیدایی بەڵێ سپاس بۆ باوکی یاد لە گەرمیان بەڵا زەندیارە مایکی خەڵک مایکی هەموو هاوڵاتیانە دەکرێت ئازامان ئەو کەسانی کە فەرمانبەرن حاڵەتێکیان هەبێ یان ڕخنیان هەبێ لە قسەی بەشدار بووان ئەوانی کە هاوڵاتین و مامەڵەیان هەبوو لە فەرمانەکان دەکرێت ئەوانیش پەیوەندی کەن و باس لە هۆکارەکان کەن باس لە حاڵەتەکان کەن باس لەو بکەن کە هەندێک جار دەوترێت هاوڵاتیان خۆیان کەم تەرخەمن بەوەی کە واستەیان هەبێ لە لای کەسێکە کارەکانیان بە شێوەیەکی باشتر بەڕێ دەکرێت و مامەڵەکەی تەواو دەکرێت پشتیوان گردی دەڵێت ئەگەر کەسێک نەناسی هیچ کارێکت بۆ ناکەن دیارە هەمان ئەو تێبینی هەبوو لەسەر ئەو قسەی کە باسمان کرد بەڵێ ڕزگار لە چوار قورنە سلااو لێ بێ کاک ڕزگار فەرموو زۆر سپاس کاک ڕزگار زۆر سپاس دەکەم ئەمە کێشەی تاپۆکردنی خانەی ئۆردوگای چڵان هەیە ئەمری هەیە کە تاپۆ بکرێتن یەک ساڵە خەریکین هەر دەچینە شارەوانی تاقوڕێ دەمێنە بەرەبەراتی شارەوانەکان لێ دەچین لە کتابەکە بزر بۆ نارچە هەولێر نظام کۆمپیۆتەر ناخەراب نازان بەدووادا چون دەچین دەرکەین تەنها بۆ چێ بێن کە خانومان بۆ تاپۆ بکرێت نازان بەدووادا چونیش نییە ینی لە دایرەکان هەر چیتی لێر ناپرسن نازای وڵاتەنا بۆ چێ بێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕزگار لە چوار قورنە سۆرانمان لەگەڵدایە لە سەرقەڵاوە سڵاو لێ بێ کاک سۆران فەرموو باشی قوربان زۆر سپاس کاک سۆران
کاکە ئێمە لە کوردی سەفڵا منتیقەی سەفڵایەک مشکلەمانەیە بەڵێ مەسەلەی ئەم ئەقاری لادیەکانە کەشفەکەمان بۆ ناکەن زۆر تاخیرمانەکەن لە دەربەنەوە تا سەرقڵا ئیشەکەمان لە کەلارە لە بانکی خانوبەرەی کەلارە بەڵێ ئیشەکەمان بۆ ناکەن زۆر تاخیرمانەکەن 2 مانگ جارە 3 مانگشی پێچێ بەڵێ هیوادارین پێت وایە هۆکارەکەی چییە کە ئەوە 2 مانگ 3 مانگی پێچەوە کۆتەڵی بۆ خوایە نازانم هۆکارەکەی چیە بەس هەر کاتێ ڕین بێت 2-3 مانگی پێچێتر داواکارین گیان لێمان بێ و ئیشێکمان بۆ بکەن و مەمنوونتانەوی. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت محەممەد لە پیرەمەگرون. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. بەڵێ دواتر دەچینە لای کاک کامەران لە دەربەندی خان. سڵاو لێ بێ کاک محەممەد لە پیرەمەگرون فەرموو. کاک شوانجان چۆنی باش؟ زۆر سپاس کاک محەممەد. باشی کاک شوانجان یەک پرسیارێک و تەواو فەرموو. کاتب عەدلەکەی سەوڵەکە کە حەز نزیکترین شوێن بووە تازەترین نمونە بەڵێ لە سلێمانی لە سلێمانی عەریزە نووسەکان لە شوێن و بزانە کاتب عەدلەکە لەکوێ ئەمە نە خەتای فەرمانبەرەوە نە هاوڵاتیش. بەڵێ باشە دەستخۆش. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ کامەران لە دەربەندی خان. سڵاو لێ بێ کاک کامەران فەرموو. شوان ئەم کاتۆ باش کاک شوان. زۆر سپاس کاک کامەران. کار شوان گیان وڵای ئێمە کەماندانی لەگەڵ بەرنامەیەک دەربارەی کەم ئەندامان بکرا زۆر کاک کامەران ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەیان دوور کەویتەوە لەوەی بۆی باشتر گوێم لێت بێ بە باشی گوێم لێت نییە. کاک شوانی گیان کاک شوان گیان بەڵێ گوێم لێتە کاک کامەران. زەحمەتەوە ئێمە کەماندامی نووچەکەمان کەمە داواکەین بەرنامەیە بکەی لەسەر کەم ئەندامان دەخوا. کاک کامەران بەڵێ بێگومان کاک کامەران ڕۆژی 3/12 ڕۆژی جیهانی کەمەندامانە ئەمە پێرێ تەوەرێکمان تایبەت کردبوو بە کەمەندامان و هەندێک لایانی پەیوەندیار ئێمە پەیوەندیمان پێوە کرد بۆ ئەوەی هەندێک ڕوونکردەوە بدات باسیەوەکێک کە لە ساڵی تازەدا هەندێک بڕیار هەیە ئەوان بە دوواداشتنیان بۆ کردو بۆ ئەوەی یەکێک لەو بڕیارانە موچەکەیەکە زیاد شوانگیان بەخوا ژیانی کەماندام زۆر زەحمەتەی مەگەر ئێوە لە کەناڵەکانی ڕاگەیانمە شتێکمان بۆ بکەن بەخوا. بەڵێ ئێنا ئێمە دەنگمان ناگێتە حکومەت ئێمە حکومەت باوکمانە باوکمان نییە کەماندام باوکی نییە تەنها حکومەت باوکێتی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. حاجی کەمال لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک حاجی فەرموو. بەڵێ دیارە پێش حاجی کەمال هێمن لە کۆیە. بەڵێ کاک هێمن لە کۆیە. زۆر سپاس دەکەم ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێ. زۆر سپاس دەکەم نازانم کاک هێمن لەگەڵدایە. بەڵێ زۆر سپاس دەکەم. ئەوە بەڕاستی جادەی کوێ و سلێمانی. بەڵێ جادەی کوێ و سلێمانی 5 کیلۆمەتر 500 متری دەکەن. ئێستا ئەمەش خەڵکی کوێ داواکاری دەکەن جادەکە لە دەروی شاری بکرێ یعنی دوور بڕوە 200 کیلۆمەتری کەی لەگەر بێ. بەڵێ یعنی بە دوو جاران دەیکەن هەر جاری قلۆکەک دەکەن 2 کیلۆمەترێکی دەکەن و خەڵکی کوێ پێیان خۆشە بە یەک جارێ و جادەتەوە بکرێت هەتا قەیسەری بڕوە نەک کیلۆمەترێشکە بکەن ساڵشکە 2 کیلۆمەتری کە بکەن. یعنی هەر کیلۆمەتری نازانم ساڵە 2 ساڵی خەریک دەبێت سەبارەت ئیشانە خۆی دەبێت لە هاینێ بکرێت سەبارەت یەکسە دەیکەنە دستانێ و ئیشانەوە ئیشە بۆ عەمەل دستانێ نایە. بەڵێ ئەودا ئەمە سەبار بۆ جەنابەت ئەگەر لەسەرەوە هینێک بڕۆی جادەی کوێ و سلێمانی خۆی جادەش قەرەبارغە جۆساییدا یعنی 2 کیلۆمەتری دەکەن کە ئەمە خەڵکی کوێ پێی خۆشە ئەو جادە بڕوە تا قەیسەری بڕوە لە قەیسەریش دوورتر بڕوە نەک کیلۆمەترێکی بکەن ساڵشکە 2 ساڵی کە خەریکی بنەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک هێمن لە کۆیە. بەڵێ حاجی جەمال لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک حاجی فەرموو. ئەم کاتە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. کاکە ئەگەر ئینسان لەسەر میدارانە قسەکە ئیداری بڵین کوردستان ئەکەوێتە سەرشانی ئەو مۆتەفەی کە لەوێ ئیشەکات ئەگەر هەست بە مەسئولیت کا و بزانێ ئەو شوێنە دانراوە بۆ خزمەت دەبێت ئیشی خەڵکە. بەڵام هەندێک دایرە هەیە ئێستا بۆ نمونە حکومات سلێمانی بەستۆ بە هەولێرەوە ئەبێت تۆ هەندێک ئیش هەیە ئەبێ بڕۆی لە هەولێر جێبەجێکەی
قەناعەتی بێ من لە مانگینەوە کتابێکم کردو بۆ هەولێر بەبێ ئەوەی هیچ مخالفێکی تابێ ئێستا بەڕاستی هاتۆتۆ یعنی ئەبێ خۆ دوای کەوی کە خۆش و دوایە کەوی ئیشەکە بۆ ناکەن لێرە خەڵک کابرا کە بوو بە بەڕێوەبەری گشتی هەموو دایرەکان بەڕێوەبەری گشتیە محافظە هەیە ینی محافظ کە ئەمریکی دەرکرد هەقە لەوە لە ئیتر لەوێ لە هەولێر مشکلی بۆ دروست نەکەن خەڵوان نازانێت بڵێ لێرە ئیشەکە ناکەن لێرە ئیشەکەیەکەن بەس لە هەولێر ئیشەکە ڕاناپەڕێ قەناعەتی بێ بەسیتیشن من لە کتابێکم لە گەرمیان و هێناوە بردوومە بۆ ئێرە لێرە کتابیان بۆ کردم بردوومە بۆ هەولێر لە هەولێر 5 مانگ هاتو تۆڵێ ئەرێ ئەم بینا پێویستی بە ئاوەیە ئاو نییە ئێبام ئەمە شوێنە سیاحیە ئەمە گەرمیانە گەرمیان خەباتی زۆر هەتنی ئەوەنە مشکلە بۆ شتەکان دروستکەن لە هەچی شت هەیە لە هەولێر مشکلی بۆ دروستەکەن بەبێ ئەوەی سپاس شانەکەم دەستان خۆش بەسەرکەوتووە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ باوکی ئەڤین لە هەڵەبجە سلااو لێبێ باوکی ئەڤین فەرموو کاک شوهاجانی ئەوڕێ باش زۆر سپاس باوکی ئەڤین سپاس بۆ تۆ بەساقی تۆ من کاکە ئەڤینجان حکومەت هیچ تاوانبار نیە لە حکومەت تاوانبار نەکە من خۆم شخصی خۆم چوومەتە ئێران بەڵێ وڵاتی ئێران دیوە چەند شارم دیوە خەڵکیی خەڵکەکەمان سەقافەتی دیانە بە قەناعەتێ بێ من مۆزەفێکم لە دایرەیەکی حکومی ئەم هەڵەبجەی تازە من لە هەڵەبجەی تازە دانیشم قەناعەتی بێ مۆزەفێکی بەرزی حکومەتەکەیەتی لە ناو حەدیقەیەکی بچووکمانێتی ئیشی مەحکەمە و شارەوانی هەیەتی زبڵ و ئاو غەزەبەکە لە بەردەمیان دائەنی هەڵی ناکەی بیکاتە ناو ئەو شوێنێکەوە بۆی دانراوە و کارمەندیش کە ئیش ناکە لە دایرەکانە دەسەڵاتی کارمەند نییە خەتای کارمەند نیە خەتای شوانەکەیە ئەگەر مدیرەکە ئەگەر بەڕێوەبەرەکە زەختی هەبێ بەسەر مۆزەفەکانە ناتوانێت کارمەندەکە بەخۆی مەژوورا بە تەلەفۆنێ وایە شتێک و قەناعەت هەبێ من لە دایە ئەو لە دایرەیەکەم پێشی ماوەیە لەوە پێش باسی ناکەم ئەو مەسئول دایرە تاسێ لە بەردەم دایرەکەمانە بۆ سەردا تەکلیفم نەکردوتمە فڵان کەس بەرێت ئاو تاسەمان بۆ پڕکەرە خۆم مۆزەفی دایرەکەم نەیتوانێت پلی کاتەوە ئیساتێ ئەوەی کەم ئەیبینی هەر مێزەکانی مۆزەفەکانمان پڕ لە شت و لە پێداویستی دایرەکە جاران ئەوەیە بۆ قەڵمێک مۆزەفێکی ئامەدادا بنەوە بازار بیکردایە ئایا ئەو حکومەتە چ سادەگی هات مەسەلە حکومەت نییە مەسەلە بەڕێوەبەرەکەیە مەسەلە مدیرەکەی مەسەلە شوانەکەیە بەڵێ سپاس بۆ باوکی ئەڤین لە هەڵەبجە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە هەڵەبجە هیوە سڵاو لێبێ کاک هیوا فەرموو کاک شوانی ئەوڕێ باش زۆر سپاس کاک هیوا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس دەکەم بە کورتی چەند شتێک مێنامێ زۆر کات لێوەش بگرم بەڵێ فەرموو بەنسبەت واستەوە ئەو کەسێک کە واستەکەم منم کەسێکی ترە ئەو کەسە خۆی ئەتوانێت کە واستە نەکا و گلەی لە حکومەت نەکا حکومەت بە تەنیا شەخصێک نییە ئینسان کۆنتترۆلی عایلەی خۆی بێناگرێ ئایا چۆن هەموو دایرانێت تێ کۆنتترۆلەگرێ ئینسان لە خۆی دەست پێ بکە هەتاوەکو چیت لەسەر حکومەت بڵێ باشترە کاک شوان بەڵێ وایە بەڵێ ئێمە لە خۆمان دەست پێ بکەین ئەوانش باشە بن بەس ئێمە هەر گلەیەکە هەمووی بخەینە سەر حکومەت منەکو بێلایەنش ساگەن تەبان بەویژانەوە ئێمە نابێ هەموو شتەکان بخەینە سەر حکومەت و هەر گلەی هەر لە حکومەت بکەین ئەبێ گلەی لە خۆشمان بکەین لە بەڕێوەی خۆمانین واستاکەین خۆمانین گەندەڵی ئەەکەین خۆمان ئیشی خراپ ئەەکەین و ئەشکینەوە بەسەر حکومەتە من زۆر سپاسانەکەم و هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵای دڵشاد لە هەولێر سڵاو لێبێ کاک دڵشاد فەرموو ئەڵۆ ئەم کاتت باش زۆر سپاس کاک دڵشاد بێ زەحمەت سێ پرسیارم هەیە بەڵێ فەرموو ئەو متێزانی ئەوەی ئێستا زیاد بۆ بۆ تەزیێ ناکەنە تا ئێستا بەڵێ دیارە پێشتر ڕاگەیەندرا بوو کە پاش جەژن دابش دەکرێت بەڵام تا ئێستا نازانم بۆ دابش نەکراوە کاک دڵشاد ئەوە تەمانگە دەڵم پشتی جەژن هەتا ئێستا تەزیان نەکراوە بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ سیروان لە سلێمانی سڵاو لێبێ کاک سیروان فەرموو کات باش زۆر سپاس کاک سیروان بە قوربانم چای منی کاکە جامە سکاڵایەکم هەیە لەم حکومەتە میلەتی کردو بە دوو بەشەوە ئێمە شۆفێری تەکسین ئەوەڵ وەجبین کە تەکسیەکانمان گۆڕی بە تەکسی نوێی کوردستان لەبەر خاتری بژێوی ژیانی خۆمان و جوانی شارەکە قەرزمان کردو بۆ مۆزوعە ئیسا کێش لەم شارەکە ئەگەڕین ئەچینە مەتار خۆی ئەگەر بەرپرس بێ ئەبێ کە من چوومە دەریاکەی وتم ئەم مشکلێمان هەیە مڵێ بەدوا بە دووچوونی بۆکەین و بزانین ڕاستە یا درۆیە بێت قسەکەی من وەربگرێت و بێ بزانێ شتەکە خۆی بیکات من ئۆتۆمبیلەکەی خۆمی ئێمێ با بڕوان لەبەردەم دوڕیانی سەرچنا بۆسێ بزانێ ئەڵم بۆسم تەکسی بکەم ئەڵێ مەجموعی خۆمای نابێ بۆسی ئەشتە بەردەگی سەران نایڵن ئەشتە لای مزگەوتی گەورە نایڵن ئەشتە لای خەفخانەی باخ نایڵن ئەچنە خەفخانەی جامعەکە نایڵن هەرێکی مەجموعی تەکسی خۆیان مەجموعیان بۆ خۆیان دروست کرد و خزم و ڕەفیق و برادەر ناڵن تۆ بۆسی قەسەم بەخوا ئەمێ لەبەر باقی گشتیان نیانێش بۆسم شتەکەم داگرتو بۆ کابرا
نیانێشمە بینەکەوانە ساری یاقسە بینەوە نیانێش بە دوو سای وەتاب داشتەکەم بۆ کابرا داگرت یەکێکم ئەچمە مەتار ئەڵێ نابێتەوە نەفەر بێتەوە برای خۆت بەرە لە مەتار یەتەوە لە خارج بڕۆ بە تەکسی بڕۆ ژوورەوە ناڵم بێت دەروانێ یعنی نازانم ئێمە زەممان چێ لە وڵاتە تۆ خۆت هاوڵاتیەکیت کە ڕۆیتە ئوردون ئەڕۆیتە سووریا ئەچی لە ئوتێلەکە پەیوەندی بە ئوتێلەوەڵی کە تەکسیەکی خۆتانم بەرێ با بمگەڕێنێ بە شارەکە سووریای وانە بۆ سیاحە دەچی بۆ سووریا بڵێن یا بۆ نەخۆشی ئەچی خوارەپاسە ئەم عەرەبانە ژیان بۆ ئەم شارەی ئێمە کە ناومان لەلا ئوتێلەکان لەک دوو ئوتێلا هەیە من بۆ ماوەی 24 ساعات بە ئوتێلم وتووە لە دوی شەوە تەلەفۆنم بۆ کەیم بەدەمتەوە نەخۆشت هەبێت ساغت دەبێت سەفرت دەبێت بۆ مەتار دەبێت دوی شەو تەلەفۆن کەیم باشە من دوی شەو ئەچم بۆ مەتار شەو لە خۆم تێگەیم بەم زستانە شەوی وا بۆ دوو جا چوومەتە مەتارەوە خەوتومە هەڵساناومەتەوانێ تێکشی بەڕۆژ کابرا ئەوێت ببێن بۆ هەڵەبجە یا بم بۆ پێنجوێن ڕێم لە یەکنەوەیان تۆ بچی بۆ پێنجوێن ئێ منیش تەکسیم پێیە ئەڵێ تۆ خەت نییە ئێ باشە خەتم نییە ئەی باشە زەمم چییە کابرا خۆی تەلەفۆنم بۆ ئەکات بەڵێ سپاس بۆ کاکسیروان لە سلێمانی لە سەرۆری کۆمەڵاتی فیسبوک دارە مەنارسا دیارە ناوەکەی وایە دەڵێت سڵاو بەڕای من تا ڕادەیەک باش ئەڕوا بە سواستەی زۆری تێدا مەبەستی بەرەکردنی ماوەڵی هاوڵاتیانەوە دەڵێت من پێرێ لە نفوس بووم هەمومان سەرمان گرتبوو نزیکەی 90 کەسم لە پێشەوە بوو بەڵام نەفرێک هات بە پۆلیسەکەی وت ئەمە دراوسێمانە ئەویش لەبەر چاوی هەمووان کارەکەی بۆ ڕاپەڕان بێ ئەوەی سرە بگرێ بەڕاستی لە دایرەکاندا تا ڕادەیەک زۆر واستە ئەکرێ هەرێمشا دەڵە بەڕاستی کە مکوڕێکی زۆر هەیە و دەبێت سەر تاسەری چاوی پێدا بخشێنێتەوە حەلێک بۆ ئەم حاڵەدا مەرێ ئیدریسکاکە دەڵێت لە خوای گەورە داواکارم ئەوەی مسلمانە ئیشی نەکەوێتە فەرمانگە حکوومیەکان وچانێک و دێنە وڵاتان دووبارە سڵاوتانە بێ باوکی ڕایان لە بادینان سڵاو لێ بێ باوکی ڕایان فەرموو بەڵێ باوکی ڕایان باوکی ڕایانگەت لێمە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە کاروان یاخود کاوان لە سلێمانی سڵاو لێ بێ کا کاوان فەرموو ئەم کاتە باش کاکشوان زۆر سپاس کا کاوان باشی هیچ سپاس دەکەم زەحمەنە بێ کاکشوانجیان وەڵی دایرەکان با بڵێن بەڵێ باڵێن بێ ینی سەرپەرشتیشان ناکرد لە حکوومەتە بەڕاستی زۆر زۆرانی گەندەڵی و دەخەڵەکان بەڕاستی لە دایرەکانە دەستەیەکە بەڕاستیانی دایرەکان زۆربیان کەسن لێ پرسیینویان نییە بەڕاستی بۆ ئیمزایەک ئەبێ بچی بۆ ئیمزایەک ئەنێرێتەوە بێ سێ ڕۆژکە بچیتەوە بەڕاستی ینی نازانم بڵم چی حکوومەت ینی سەرپەرشتیان ناکەوە حاصل بەڵێ کاکاوان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت دیاکۆڕ دەڵێت بەڕاستی کۆمەڵێک کەسی زۆر باشیان تێدایە هەروەها کۆمەڵێک کەسیش وەکو وابێ بۆ لە ڕێی خوا ئیشەکەت بۆ دەکەن ئاکۆنیما دەڵێت بەڕای من ئەم جۆرە سیستما بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان زۆر کلاسیکیە و زۆر لایەنی نێگەتیڤی هەیە بە تایبەتی بە فرۆدانی کاتێکی زۆر یانسستی لە بەڕێکردنی مامەڵەکاندا مەریوان میلان دەڵێت سڵاو ئەوەی لە دایرەکاندا ڕوودەدەن وە دەزانین خەڵکەکە نازانم تێنەگەیشتم لە نووسینەی بەڵام پێم وایە دەڵێت هەندێکیشیان زۆر باشن و ڕێز لە خەڵک دەگرن دیار ڕخنە لە هەندێکیانی هەیە دانا سەمە دەڵێت یاخوا کەس ئیشی بە فەرمانەکان نەکەوێت مامۆستا جەلال لە کەلار سڵاو لێ بێ مامۆستا فەرموو ئەم کاتت باش زۆر سپاس مامۆستا جەلال سوازم وڵا زەحمەت بەرنامەکە لەسەر کراوەیان تایبەتە بە مامەڵەی هاوڵاتیان لە فەرمانەکان چۆنێتی ڕایکردنی چۆنێتی بەڕێکردنی ئەو مامەڵانە هەندێک دەڵێن سستە هەندێک دەڵێن واستە هەیە و هەندێک تر دەڵێن ئەم شێوازە وەک ئێستا لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک ئاکۆنیما دەڵێت شێوازێکی کلاسیکیە نەتوانراوە بە شێوەیەکی باش سیستمێکی ئەلکترۆنین دابرێت بۆ ئەوەی مامەڵەی هاوڵاتیان بەباشی بەڕێوە ببرێت دەست خۆش بێ خۆسپاسێک وڵایمان تێبینێکمانی لەسەر بڕیاری وەزارەت دارایی ئێمە تقریبا 400 مامۆستا لە سنوور پەروەردەی گەرمیان ئەم زیادەی حەوت ساڵەکە شملمانی نەکردگا وەزارەت دارایی بڕیارێکی دەرکردگا مەسەلەوەی ڕاتب لە 2369 دینار سویسری بێت لە 2010 549 هزار ئەم پارە چاپەکە بێ ئەوە شملی نەکردگا یا ئەوەی 190 دینار سویسری بێ ئەو کاتە لە 2003
2010 669,000 ئەم چاپی نوێ بێت مەبەستمان ڕاتبە بنەڕەتێگەیە ئێساوە ئەوانیان لێ دەرکردووە شملی ناکە ئەوانە بەڵکو بە دۆلاشونێکمان بۆ بکەن ئەگەر زەحمەتی نەزان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕێبەر لە هەولێر. سڵاو لەبێ کاک ڕێبەر فەرموو. بەڵێ کاک ڕێبەر لە هەولێر دیارە پەیوەندەکەی پچڕا ڕێباز لە سلێمانی. سڵاو لەبێ کاک ڕێباز فەرموو. یارۆ باش کاک شوان. زۆر سپاس کاک ڕێباز. کاک شوانگیان وەڵایی من پێشمەرگەم دەربارەی موچەی پێشمەرگە قسە ئەەکەم. ئەمە چەندەها پێشمەرگە هەیە گوێ لە بەرنامەکەی جەناب دەگرێت چەندەهای خەڵکیشەیە هەر پێشمەرگەیە نەک لە سلێمانی لە دەوروبەری سلێمانی هەر گوێ لە جەناب دەگرێت لە هەموو تەوارەکانەوە بە ئاواتە ڕۆژێک کە کەسێک کاکە میوانداری بەرپرسێ بکەن کە ڕەبتی بە پێشمەرگەوە بێ بینێرنە بەرنامەکەدان کاکە بە هەموو پێشمەرگە چاوەڕێی قسەی ئێوەیە وا سەر ساڵیشە لەسەر پێشمەرگە قسە بکەن کاک شوانگیان. ئێمە وەکو پێشمەرگەیەک مەعاشەکەمان 450,000 300,000 بە کرێخانی کاکە دەی بە 100,000 بە مەسرف کاکە چی بۆ مێنێتەوە چی بۆ مەسرف چی بۆ شت جلوبەرێک هیچ شتێکمان بۆ نامێنێتەوە. کە فەرموو کە من مناڵێکم نەخۆشە ناتوانم بی بەمە خەستەخانەیە بە قوربانە بم. کاک شوانگیان ئێمە هەموو بەرنامەیەک هەموو پێشمەرگەیەک چاوەڕێ هەر لە بڵێن لە گەرمیانەوە لە هەولێرەوە لە هەموو شوێنێکەوە کاک شوان کە تۆ بینین لەسەر ئەو شاشە خۆ هیوادن بەس ڕۆژێ باسی پێشمەرگە بکرێ کاکە لەو کەناڵی ئێوە شتێ بۆ پێشمەرگە بکرێ کاکەوە دەرماڵی ناوخۆ خۆم پێم خۆشەوە برادرانی ناوخۆش موچەیان زیاد بکرێ بەس بەڵامە بێ ئێمەش موچەمان ئەمڕۆ لە ڕۆژنامەی هاوڵاتی هاتووە بڵێن نێچیبان بەرزانیە لێ پێشمەرگە بخرێتە سەر ئەمە چی بێڵێن پێشمەرگە بخرێتە سەر حکومی ئەمجا من کابینەکە وەرەگرم هیوادارم ئێوەش ئەوانیش هەرچی کەسێکی بێ مشوری پێشمەرگە بخۆن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ گۆران لە شێخان. سڵاو لەبێ کاک گۆران فەرموو. بەڵێ کاک گۆران زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. سپاس دەکەم. ئەمە ڕاستی بڵێ ئەمە ملەتی کورد زۆر زوڵم لێ کراوی یعنی بە چەندەها ساڵ زوڵم ئەمە ملەتی کورد هاتێ کوردن و هیچ ئەمڕۆ هیچ خانەوار هیچ ماهدا 4 پێنج موچە خۆری نەهێناو کوردستاندا وەیە تەماشا برای خۆتە ئەمە دەوێتمان یعنی لا ئەبغەلعب مادی نەدی و مۆچەوە بێتە پێش دەرگە و بڵێ کاکە فستوو ئەوە موچەکەت کاکە نابی دەبێ بەس ڕۆژ حکومەتی خۆمان بگرینی حکومەتی خۆمان بگرین هە نابی 4 ساعت حکومەتی خۆمان بکەین. يعني ما ملك بالليل بس شد عاصف بخيني شب هزاران شهيد ما داوا انفال ما داوا امره هالكاميرا يقدر بين ناف خيابان موبايلك بين دور اذا كتبر مخي قسين صاحبك يعني بدا اخوه ملك كره الحمد لله امره لوازم ما زعفي لازم ملك او شعبك او حكومتك سما دولتني دكاكا اما توصل منها متجمل معنا يعني فرموا السمن بونا منامو فضحهم كاكا بالا فضحي با مليون دينار بقاتل مليون دينار جياني صار بصار اندبات اشهر انا مش دبيت لازم هو تستهموا فينا برياك كاكا بلا 4000 جند همو درب درب 4000 جند امره همو في زبتي براكم كم 4000 جند امره شارع سويتي مكتب سويتي مكهرباء سويتي انا بوم دي بسيك صار كنت سنه همو اودان كراوا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کە گۆران لە شێخان هەنگاو دڵشاد دەڵێت یاخوا دوژمنەکەت ڕێی بکەوێتە ئەو شوێنانە مەبەستی فەرمانگەکانە ئەکەم هەرێم دەڵێت وەڵا بەڕێکردنی چی ئەچیتە هەندێک لە دایرەکان مۆزەفەکە لە ژوورێکە دانیشتووە بەڵام یەک نەفەریش دەکات دەڵێت ئەی کاکە پێیان ئەڵێی خۆیان تووڕاکە مەبەستیەوەیە کارەکەم باشی ناڕۆن هەروەها ئەکەم هەڵێت دەڵێت بەتایبەت فەرمانگەکانی سلێمانی بێستون عزیز دەڵێت باش نییە بەبستی بەڕێکردنی مامەڵەکانە. دایکی ڕۆزی لە سلێمانی. سڵاو لێبێ دایکی ڕۆزی فەرموو. ئەم کاتەوە باش کاک شوان. زۆر سپاس دایکی ڕۆزی. بەنسبەت مۆزەفەکانەوە بەلای منەوە هیچ تاوانێکیان نییە. ئێمە خۆمان تەکلیفیان لێکەین و ئەچینە بەردەمیان و داوای لێکەین. بۆ نمونە
ئەگەر من کەسێکم لێ بێ ئەونا قەڵەباڵەخە ناچارم پەنابەرم بۆ کەسەکەیش کە مۆزەفە لەوێ مەجبورە لە ڕوو دامێنێ دواتەکەوێ ژوورا و ژوور ئەو گێڕێ من لەو کاتەیە گلەی لەو مۆزەفە ناکەم هیچ تاوانێکی نییە. بۆ نمونە من زەلامێکە زانم من تەکلیفم لێ کرد ئەوراقەکانم مایە بەجێم هێشت دوای ئەوە بەداخەوە هەر کارمەندێکی خۆی ڕد لە ژوورەکەی چوو فایلەکەی منی بۆ برد بۆ بەردەم مدیرەکە وتی ئەها بە پارەی بۆ بە پارە دوای خەڵگەکەیە بەڕاستی ئەوە هیچ ڕاست نەبوو من تەکلیفم لێ کرد بەڵام ناچار بوو هیوادارم ئەو مدیرانە یعنی لە مۆزەفەکان نەگرن مەجبورن تەکلیفیان لێ بکەی ئەی چی بکەیان کابرا خوشکێتی یان خزمێتی مەجبورە هیچ دوای کەوێت هیوادارم ئەو مۆزەفانە کەس هیچیان لێ نەگرێ و ڕەخنیان لێ نەگرن دەسەڵاتیان هیچ نییە بەلای منەوە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی بەحری لە کەلەکچی. سڵاو لێبێ باوکی بەحری فەرموو. ئێوارە باش کاکشوان سپاس دەکەم باوکی بەحری. دەستخۆشی لە هەموو کارمەندانێکی کە کەنالی هێناتی دەکەم. زۆر سپاس بە ناوی هەموویانەوە. بەسا من تۆزێ ئەوە سێ ڕۆژ لە پەیوەندەکەم پەیوەندەکەی حەسڵ ناکەم تۆزێ لە تەوەرەکە دەرچم بە کەمی. بەڵێ فەرموو. ئەمە خەلکی کۆمەلگای کەلەکچیمە کۆمەلگای کەلەکچی لەوەیە 38,000 نەفەرە. بەڵێ. قرار بوو بێن زەوی دابەز بکەن محافظ هاتێرە کەلامی دا و هەتا ئێستا کەس نهاتێرە هیچ ئەندا پەرلەمانێک نەمەسوولە نهاتێت بۆ سەردانی کەلەکتی بکەنی زۆر حاڵەکەمان شڕە. بەڵێ. لەسەر مادای 148 ناو تیکرار لە مادای 140 هاتووە هەندێکمان هەیە ناوەکانمان نهاتووە یعنی ناوەکان هاتووە لە 158 ناو تیکرار هاتبووە کە وەرە گروزارێکە هاتووە ئەگەر ئەو کارمەندانە ئەگەر سەربەستی ئەوی شە بکەین چۆن دووبارە دەکرێتەوە. سوپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئاکۆ لە شەمشەماڵ. سڵاو لێبێ کاک ئاکۆ فەرموو. ئەم کاتۆ باش زۆر سپاس کاک ئاکۆ. باشە بە قوربان. زۆر سپاس دەکەم. وەڵای بەڕێزە من ئەمێ لەسەر دارەی تاپۆ لە شەمشەماڵ بەڕاستی ئەنێ موەزەفیان هەیە بەڕاستی هەر تەنانەت جوار شت نادەن من خۆم چەند جارێ بۆ تاپۆ گۆڕیم سەردانی هێم کردووە یعنی بەڕاستی تێرەگەی بۆ یەک ئیمزا لێ بڕۆ هەفتەیەکی کەوەرەوە یان هەندێکیان کاتێ عەریزەکە لێوەردەگرن بۆ تاپۆرکردن هەر تەنانەت هەر جوار شت نادەنەوە بە سەعات ئەمدا لێ دووەرەگرن تەنانەت ئەو کاتێک ئەڵێ بڕۆ هەفتەیەکی کەوەرە دوای ئەو هەفتەیەش دێیتەوە وەرەقەکەشت پێ مەعیدی خۆتە ئەڕۆی ئەڵێ کاکە سرەی تۆ نییە بڕۆ 10 ڕۆژی کەوەرە یاخۆت ئەڵێ بڕۆ هەفتەیەکی کەوەرەوە بەڕاستی یعنی نازانم بۆچی ئەو کارمەندانە ئیشیان چییە لێ ئاخۆ ئەو کارمەندانە تەنها هەر بۆ ئەوە لە یەنکە موچەکە وەرگرن و تەواو یاخود بۆ بەڕێخستنی ئیش و کاری هاوڵاتیانە لەو شارەدا. بەڵێ سپاس. بەڕاستی لەگەڵ با بڵێن جنسی عێراقی لە چەمچەماڵ بە تاگەتی من باس چەمچەماڵەکەم ئەڕێی لەوێ یعنی سەیرەکەی بۆ مۆرێک ئەینێرن لە کەلارەوە هەفتەیەکی پێچێن دا تەسلیمەکرد من ئەو پرسیارە ئەەکەم لە بەرپرسەکان ئایا بۆچی لە قەزایەکی وەک چەمچەماڵە بۆ جنسی عێراقی بینێرن بۆ کەلار ئایا چەمچەماڵ خۆ هیچ دارێکی تیانە ئەی بۆچی پێڵێن قەزا ئەی باشتر ئەم کارمەندانە کە حکومەت دایانێ لەو شارەدا لەو خەز بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا کاکۆ لە چەمچەماڵ عونی لە بەردەڕەش. سڵاو لێبێ کاک عونی فەرموو. کاتت باش کاکشوان. زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک عونی. زۆر سپاس دەکەم. کاکشوان بەدەستەت لەرەکەمانەوە بەڵێ کاکشوانەوە دەکەمان تقریبا بەدرێژەی 6 کیلۆمترە داوەکە حکومەت دارەکەمان لەسەرکە بەخوای هەنی ناتوانانی بەنایدا مووی تا خراپ بۆ دەگە دەڕێگەی بەنامەکەتانەوە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕێبین لە چوارقورنا. سڵاو لێبێ کاک ڕێبین فەرموو. بەڵێ کاک ڕێبین. زۆر سپاس کاک ڕێبین. وەڵا دەربارەی ئەم پرسە بەڕاستی فەرمانبەران لە دایرەکاندا و لە فەرمانەکانی خۆیاندا دانیشتن بۆی کە
بەڕاستی پێشوازی لە هاوڵاتیان بکەن و ئەرکیان ئەوەیە پێناسەکردنی فەرمانبەرژەوەیە کە بریتی لە پێشوازیکردنی هاوڵاتیان بۆ ڕایکردنی کارەکانیان ئەو فەرمانبەرەکە دانیشتە لەو فەرمانگەیە بەڕاستی بە هەمومانەیەک بە 100% دەبێ خزمەتی تەواوی ئەو هاوڵاتێکە کە دێت بۆی کە مامەڵەیەکی هەیە دەوێت بۆ جێبەجێکە کارەکانی ڕای بکە بەڵام هاوڵاتیانی ئێمە کوردستانیش وە نەبێت لە ئەرسی وشاریان کەمکەمەوە بەڵام تا حدێ تحملیان نییە لە دایرەکاندا بەڕاستی من نمونەی زەقی لەو شارەشکێک خۆمدا بووە کە هاوڵاتێک داوا دەکات داوای ڕوونکردنەوە لە سەرۆک شارەوانیان لە مدیری ناحیەیان لە فەرمانگەیەکی کە داوا دەکات بە پێی ڕێنماییەکان کار دەکات و فەرمانبەرە یان ئەو سەرۆکی فەرمانبەیە بەڕێوەبەری و فەرمانگەیە داوا دەکات بۆ شازای ڕێنمایی یاساییەکان بۆ شازەیە بۆ ئەم شتە ناکرێن ئەو دەکرێت ئەو ڕێک داوا دەکات کتابەکەی کاکە تۆ هاوڵاتی ناتوانیت تۆ کتابی ناو دایرە بە تۆ بجێتی وێری دەرەوە بەڵکوی بۆ ڕۆژنامەنووسێک و دەستگاکێکی عەلامی موسسەسێکی ڕسمی حکومی داوا لەو کتاب بکات کە ئەو ئەمرۆ ئەو بابەتانە ببینێ هەندێک فەرمانبەر هەنە بەداخەوە ئەو کەسانە ناڵە و فەرمانبەرانی ناڵم کە خۆیان تەبیعەت و سلوک و لایەنی فسیۆلۆژیان وایە بە شازێکی خاو یاخود بە شازێکی کە تەبیعەتیان تەبعێکی زۆر جیاوازە لەو خەڵکانێکە لەو فەرمانبەرانێکە بە شازێکی ئەوە دەکەن بەڵام هەندێکیان هەنە لەبەر ناشرینکردنی حیزبی دەسەڵات وە سەنگەریان گرتووە بەداخەوەوانش هەندێکیان فەرمانبەری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن سەنگەریان گرتووە لە هاوڵاتیان بە شازێکی خراپ مامەڵیان لەگەڵ دەکەن بۆی کە دەسەڵات و حیزبی دەسەڵات بشکێنن بەداخەوە مەمنەری تا لە ئەخلاقی فەرمانبەر دانابێ هەبێت و نابێت لە هیچ کاتێکدا ئەموا بێت بەڵکو ئەخلاقی فەرمانبەر دەبێت زۆر لە ئەخلاقی هاوڵاتیشی دەرەوە زۆر بەرزتر بێت لەبەرەوەی ئەم کارێکی پیرۆز و کارێکی کوردانەیە بۆ خەڵکێکی کورد و خەڵکێک کە کوردە کە سەوساوەتی میلەتی هەموو دنیاە کە کوردە پێویستە خزمەتی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاکرەبین بەڵێ هەژار مستەفا دەڵێت من خوێندکاری زانکۆم ئەمڕۆ داوای کەفیلیان لێکردم ئیشم کەوتە وەزارەتی پەروەردە و دەڵێت نزیکەی 15 ژووریان پێکردم تا ئیشەکەم تەواو بوو و پێش ئەوەی ئیشەکەشم تەواو ببێت تەنها یەک ئیمزای ما بوو بەڕێوەبەر هەتا یاخود هات بۆ فەرمانگەکە و وتی هەمووتان وەرنە خوارەوە بۆ پرسەی دایکی کورد نازانم ئەم دایکە کێ بوو دیارە پرسەی دانیێل میتران بوو عەبدوڵڵا لە چۆمان ناوچەی چۆمان عەبدوڵڵامان لەگەڵ سڵاو لێبێ کاک عەبدوڵڵا فەرموو ویستم بڵێم عەبدوڵڵا ئۆجەلان ببورن کاتە باش بەڕێز زۆر سپاس دەکەم ئەحواڵ چۆنە باشی زۆر سپاس کاک عەبدوڵڵا دەستخۆشی بەرنامەکەت لێکەم زۆر سپاس دەکەم وەڵام سەرەتا بە ئێمە لە پێشمەرگەی نوێیە بەڵێ ئێستا چونە سەر لیوایەکان لیوای کوێ بەڵێ لیوای نوێیەوەی عەراقی بەڵێ ڕەسا دەڵێن بۆ هەرێمی کوردستانە بەڵێ ئێستا لە کۆمیتەکان هەموو مانگە بانگمان دەکەن هیچی 5,000 نارمانیە ژێرنەوە وەکو ئابوونا بەڵێ بڵێ دیارە بەداخەوە پەیوەندەکەی پچڕا دوا پەیوەندیمان باوکی شاهۆ لە تەختەق سڵاو لێبێ باوکی شاهۆ فەرموو ئەم کاتت باش کاکشوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاکشوان پرسیارێکمان هەبوو بەڵێ فەرموو ئێمە هەر چاوەڕێ ئەو معاشەی زیادە دەکەین برین بەڵێ وە چەند لە مێژە هەر دەرێن ئەو هەفتەیە قەول و پێش جێژنەمان دەنێ بەڵێ قەول و پێش جێژنەمان دەنێ نەمانیاندا گوتیان ڕۆژی چارشەم کەوتە پێنجشەم کەوتە سەریمان کەوتە دوای جێژنەوە ئێستا گەیشتە 24مان کە تا ئێستا هیچ دەنگێک نییە دەستخۆشی و بەرنامە جوانە لێ دەکەم زۆر سپاس دەکەم باوکی شاهۆ لە تەختەق کە دوا پەیوەندیمان بوو عەتا محەممەد دەڵێت دیارە دەڵێ با لەسەری نەڕۆین بێفایدەیە تەنها ئەوەی وتووە خەزاڵ زێوی دەڵێت سڵاو ئەڵێم باش نین بە تایبەتی لە دهۆک هاوڕێ تارق دەڵێت زۆر خراپە من نمونەی فەرمانگەیەکی وەک پاسپۆرتان بۆ دەهێنمەوە دەبێت سەرەتا ساڵێک چاوەڕێکیت بەس بۆ ئەوەی ناوت بێتەوە دواتر بۆ بەڕێکردنی مامەڵەکە دەبێت لە سەعات 4 بەیانیەوە لە بەردەم بینای پاسپۆرتدا بۆسی بۆ ئەوەی سەرت بەرکەوێت و دەڵێت ئەمەش 2-3 هەفتە ئەم سەر ئەوسەرت پێ دەکەن تا مامەڵەکە تەواو دەبێت جاری وا هەیە لە فەرمانگەیەکدا بۆ ئیمزایەکی ئاسان دەبێت 2 سەعات چاوەڕێکیت
ئاری ناسر دەڵێت دەستخۆشی بۆ ئێوە سپاس دەکەین دەڵێت سەبارەت بە تەوەری بەرنامەکە ڕاستی تا ئێستادا مامەڵەکان بە شێوکی باش نەبوون و دەڵێت بۆ ئەوەی کەسێک هەبێ بە ئاسانی بتوانێت مامەڵەکان بە ئاسانی تەواوکە دواتێبینی فیسبوک دەخێنەوە تەنها ڕستەیەکی نووسیوە دەڵێت ئاکۆسەیفەدین دەڵێت ئەگەر فیتامین واوت مەبەستی واستەیە نەبێت ئیشت ناڕوات. بەڵازان لێ داهاتینە کۆتایی ئەڵقیم جارێ بەناوەکەی خۆتان مایکی خەڵەکە شاد و بەختەوەر بن.